لە 2005 خەڵکی عێراق دیمەنێکیان بینی کە هەروە ئاسان نەبوو بڕوای پێبهێنن. تشكلت محكمة الجنايات الأولى في المحكمة الجنائية العراقية العليا. سەدام حوسێن و عەلی حەسەن مەجید و هاوکارەکانیان لە نێو قەفەس دانیشتن و دادوەرێک دادگاییان دەکا لەسەر ئەو تاوانانەی ئەنجامیان داوە. یەکەم دانیشتنی دادگاییکردن دەستی پێکرد لەسەر دۆسیی لوجێل. بەشێک لە دۆسیەکان بەدوای یەکدا هاتن و لە کۆتایی مانگی ئابی 2011 کۆتا دانیشتن بەڕێوە چوو. تشكلت محكمة الجنايات الأولى في المحكمة الجنائية العراقية العليا بكامل هيئتها بحضور السادة ممثل هيئة الادعاء العام. نودي على المتهم فأحضر وحضر عنه وكيله المحامي. لە ساڵی 1940 لە شاری تدریب عەلی حەسەن مەجید لەدایک بووە و ئامۆزای سەدام حوسێنە. لە ساڵی 1970دا بەرپرسیارەتی ڕەهایی بۆ بەڕێوەبردننی باکووری عێراق وەرگرت و بەڕاگواستنی خێزانە کوردەکان بۆ ناوچەکانی باشوور و بیابانەکان دەستی پێکرد. علي حسن المجيد آمر استعراض يوم القدس. السؤال الأول ذكر أمام المحكمة الآن كل القرارات بموجب أدلة وثائق المربوطة بالدعوة. هاي خلي كل معلومات. 61 دادوەر پرۆسەی دادگایکردنەکانیان بەڕێوەبرد کە 41 دادوەری شیعە و 13 کورد و تەنیا دوانیان عەرەبی سون نەبوون و زیاتر لە 100 تاوانباری جەنگ دادگای کران. دادگای باڵای تاوانەکانی عێراق کە دادگایەکی سەربەخۆیە لە ساڵی 2003 دامەزراو بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2003 کە تایبەتە بە لێکۆڵینەوەی تاوانەکانی سەردەمی ڕژێمی بەعەس پێکهێنرا و 1300 کارمەندی هەبوو. بەڵگەکان لەلایەن ڕێکخراوێکی ئەمریکی و حکوومەتی عێراقەوە دەدرانە دادگا، بەڵام دادوەرەکان و بەشێکی زۆر لە خەڵکیش دەیانزانی کە هەزاران بەڵگەی دیکە لە نێو عێراق و وڵاتانی دیکە پەراگەندەبوون و ڕادەستی دادگا ناکرێن.